الله حاجی محمود وەزیری شەیدان و فاکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان جەناب وەزیر سڵاو لێبێت. ئەمڕۆ چل ساڵەی ئەنفالکردنی یاخود جینۆسایدکردنی بارزانیەکانە بەڕێستان ئامادە بوون تازەگوڵینەی حکوومەتی هەرێمی کوردستانیشتاندانات وتاری یاخود وتەی ئێوە چییە بە نوێنەرات حکوومەتی هەرێمی کوردستان لەو بۆنە خەمناکەدا؟ بەڵێ سەرەتا ڕێز لە کەسوکاری شەیدانی سەربەرزی جینۆساید کراوانی بارزان و سەرجەم خەڵکی کوردستان ئەگرین. تەبان ئێمە ئەمڕۆ لە دوای پرۆگرام و بەرنامەی وەزارەت و حکوومەت وا بە پەسەسانرا کە ئەم ساڵ تاجە گوڵینەدا بنین بە شێوازێک کە دیاری کراو بێ بەو ڕێکاری کە دامان نابوو هاتین ئەمڕۆ لەگەڵ ئیدارەی ئەم ناوچەیە و حکوومەتی هەرێمی کوردستان لێرە و بە ناوی حکوومەت و وەزارەتی کاروباری شەیدان و فارکراوان سەرخۆشی لە کەسوکاری جینۆساید کراوان و سەرجەم خەڵکی کوردستانەکەین. تەبان ئەم بۆنانە بۆنەی گرنگن و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری شەیدان و فارکراوان ساڵانە میادانە بەرز ڕابگرێ بە شێوە لە شێوەکانی ئێمە پرۆگرام و بەرنامەی خۆمانمان هەیە و وەزارەتی کاروباری شەیدان و فارکراوان کاری کردووە ئەجەندای کارەکانی خۆی بۆ کەیسەکانی جینۆساید و بە جینۆساید ناساندنی کەیسەکانی گەلی کورد لە دەرەوە لە ناوە کارمان کردووە لە ناوە حکوومەتی عێراق تا ئێستا وەکو دەوڵەتی عێراق بەگشتی بەداخەوە داوای لێبوردنی لە گەلی کوردستان نەکردووە و حکوومەتی عێراقیش تەنفیزی بڕیاری دادگا و بڕیاری پەرلەمانی عێراقی نەکردووە بۆ قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان و داوای لێبوردن لە گەلی کورد بکە. ئەمە لەلایەک ببوورە جگە لەوە لە کۆی 8,000 ڕفات تەنها 696 ڕفات گەڕێنراونەتەوە. ئایا وەزارەتی شەیدان لە کاری گەڕان و دۆزینەوەی ئەو ڕفاتانە بەردەوامە یاخود حکوومەتی عێراقی هاوکار و هەماهەنگ نییە ئاستەنگ بۆ ئێوە دروست دەکا ڕفاتەکانی دیکەچی؟ خۆی بەردەوامین ئێمە لە گەڕان و بەدووادا چوون و هێنانەوەی ڕفاتی ئازیزانمان بۆ ناو کەسوکاریان و بۆ هەرێمی کوردستان بەردەوامین. ئەوە پرۆسەیەکە یەکێکە لە ئەجندای وەزارەتی کاروباری شەیدان و فارکراوان، بەڵام ئەوەی گرنگە لایەنە سیاسیەکەی لایەنە یاسایەکەی ئێمە ئەمانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری شەیدان ئەو منهەجەی هەیەی تەبەنی بکە بە دوایە بڕە کارمان کردووە و بەردەوامیشین لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوەش. لەسەر ئاستی دەرەوەش فترەیە پێشیسا بەشداریمان کرد لە کۆنفرانسێکی فراوانی جینۆسایدی یەکێتی زانایانی نێودەوڵەتی جینۆساید کە لە ئیسپانیا ئەنجام درا. وەزارەتی کاروباری شەیدان و فارکراوان ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. ئێمە وەکو وەزارەت وەکو حکوومەت بەردەوامین لەسەر ئەم پرسە پرسێکی گەورەی میلەتی کوردە نەتەوەی کوردە بوونمانەوەمان بەندە بە ئەم پرسانەوە چکە ئێمە تا ئێستا بیرکردنەوەکە لە عێراق بیرکردنەوەیکی خراپە دڵتەئمینین لەوەی جارێکی تر ئەم عملیانەی ئەنفال و جینۆسایدی خەڵکی کوردستان دووبارە نەبێتەوە. لەبەرەوە وەزارەت پلانی خۆی هەیە، حکوومەتی هەرێمی کوردستان پلانی خۆی هەیە لێرەشەوە بە ناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ناوی وەزارەتی کاروباری شەیدان و فارکراوان سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری سەربەرزی جینۆساید کراوانی بارزان و تەواوی خەڵکی کوردستان نەوێکی.